هێزەکە مەزنە رووسیا لە باکووری ئوکرانیەکی و ئوکرانیایی کۆم دەبێ. کۆژانی 11 هاوڵاتی سڤیل لە بۆمبارانی خارکێڤ دووەمین گەورەترین شاری ئۆکرانیا. باڵێزیای ئوکرانیا لە ئەمریکایە سێناتۆرێن ئەمریکی را دەبێژە وڵاتی وێ پێویستی بە چەکێن بهتر هەیە. برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنگتن پایتخت سلاو و رزمن صالح دمیجر بو بینر هیجا لایمن شو جاندیلان ایدمتان خوش زلنسکی سەرۆکۆماری ئۆکرانیا لە ڕۆژی سێشەمە تاوانباری رووسیای کرد بە بۆمبارانکردنی گۆڕەپانی ناوشاری خارکێڤ. رووسیا جارێکتر بۆمبارانی هاوڵاتیانی سڤیلی دووەمین گەورەترین شاری ئۆکرانیا دەکات و 40 میل لە کاروانی تانک و ماشینی لەشکری تر هەڕەشە لە پایتەخت دەکات و زلنسکی وتی ئەمە شەڕی ترۆرە لە خارکێڤ لە دژی شارەکە و لە دژی ئۆکرانیا. ویدیۆیەکە و لەسەر مەدیا جیڤاکی هاتە بەڵاوکردن خستنا هلیکۆپتەرین رووسی نیشان دەدە دەدەمەکێدا کو لەسەر چەمێ دنێپر بەربەکی و دەچن. ویدیۆ ڕۆژا 24 شوباتی هاتیە گرتن ئانکۆ ڕۆژا یەکەما عێریشا رووسیا لە دژی ئوکراینایە. ویدیۆدا 17 هلیکۆپتەر دیار دەبن کو لەسەر چەم دەرواز دەفرن و دیارە کو دوو جوان جعالی هێزین ئوکرانی و هاتنە خستن. ئاجانسا ئەسۆشیێتد پرێس نکاری بو راستیا ویدیوی و نیرین کتێدا هلیکۆپتەر هاتنە خستن پشت ڕاست بکە. فیسبوک و تویتر ڕێگا لە میدیەکانی سەربەر رووسیا دەگرێت وەکو ئارتی و سپۆتنێک و لە لایەکی ترەوە بە پێ ڕێکخراوەی تۆپی پێ ئەوروپا رووسیا لە یاریەکانی جامی جیهانی 2022 دوور خراوەتەوە و تیمەکانی لە هەموو یاریەکانی تۆپی پێ جیهانی ڕاگیران تا ڕاگەیاندنێکی تر لەلایەن فیفاوە. هەروەها ڕاگررتنی هەردوو تیمەکانی رووسیا و ئوکراین لە یاریەکانی ڕاگبی. ئەمریکا بە چالاکی بەهۆی چالاکی زانیاری 12 لە ئەندامانی رووسیا لە نەتەوەی گرتوەکان لە ئەمریکا دەردەکات. ئەمریکا و کەنەدا قەدەغەی هەموو جۆرە گواستنەوە یەک دەکەن لەگەڵ بانگی ناوەندی رووسیا. یەکێتی ئەوروپا ژمارەیەکی تر لە هاوپەیمانانی پوتن دەخاتە سەر لیستی ڕاشی سزاکان لە نێوانیان دیمەتری پسکۆف، دەمڕاستی کرملین، ئۆلیگارچس ئیگۆر سچن، ئەلیشی ڕۆسمانۆف، پیتر ئەڤن و میخائیل فرێدمان. پوتن کۆنتڕۆڵەکانی سەرمایەگوزاری فریاگوزاری ڕادەگەیەنێت و هەناردەکان ناچار دەکات ڕۆبڵ بکرن بۆ بەرزکردنەوەی دراوەکەی کە لە سەدا 20 دابەزیوە. فنلەندا چەک ڕەوانەی ئوکرانیا دەکات و یاسادارانە لەسەر ئەندامەتی مشت و مڕیانە. کاربەدەستانی پێنتاگۆن لەبارەی هێزی ناوکی رووسیا و نەگەرانن، بەڵام دەڵێن هیچ ئاماژەیەکیان نەبینیوە لە هەڕەشەی استراتیژی وڵاتەکە. وێنەین سەتەلایتێ ڕێزەکە مەزن یا عەرەبەی لەشکری لە باکووری کیێڤ پایتەختا ئوکرانیایە نیشان دەدن جهەیەک و وڵاتی ڕاستی عێریشا رووسیایە دەبن. ئارتێشا رووسیا جوان را دەبێژە ئەو دەکارن بە ئازادی ریاسەرەکە بەکاربینن. کیێڤ دەبێژە 352 سڤیل هاتنە کوشتن دەناودەژی 14 زارۆک ji dema destpêkirina êrîşan ve roja pênşemê. Bêhtirî 9 milyon kes ji Ukraynayê reviyane û Ajansa Neteweyên Yekgirtî dibêje bi dehan hezar kes jî di nav de welatên derbeder bûne. Dozgerê dadgeha gunehkariyan ya Nevnetewî Kerîm Xan ragihand ku ew ê vekulînan li dor rewşa Ukraynayê bikin û got nîşan hene ku ew bawer dikin gunehkariyên şer li dijî mirovahiyê bûne ji sala 2014 ve. Di heman demê de Rusya û Ukraynayê gera yekema guftûgoyan bi dawî anîn ku tiştek têda zelal nebû û her du aliyan erê kir ku gera duyem jî bikin. Li bajarê Xarkêvê Ukraynayê hêzên Rûsî îro sêşemê meydana navendiya bajêr topbaran kir û avahiyeke rêveberiya xwecihî kir armanc li gor hakimê herêmî Oleg Sinogobov. Sinogobov di vîdyoyekê de li ser Telegramê got dagîrkerên Rûsî bi berdewamî çekên giran li dijî sivîlan bikartînin û hejmara qurbaniyan jî hîn nediyar e. Wî hin girteyên vîdyo belav kirin ku teqîneke mezin di nav avahiyê de nîşan didin. Xarkêv duyem mezintirîn bajarê Ukraynayê ku dora 1.4 milyon kes lê dijîn
و پرانی اوان به روسی داخون او جروجا پنجشنبه و بویا آرمانجا هزین روسی لعالی کیدن بر پرسکی لهرما سومیا باکور خارکیف نزیکی سینور روسیای ده دشمه گوته بو که دور هفته سربازین اوکراینی ده توپبارانک روسی ده لدجی بنگه کلشکری هاتن کشتن. و بۆ ملیۆنان ئۆکرانی هێرشەکەی رووسیا شەش لەمەوە پێش مەرگ تیرۆر و دڵنیانەبوونی هێناوە بەڵام خەڵکی ناو شاری لڤیڤ لە ڕۆژاوای ئۆکرانیا کە ناوەندی هەڵاتنی ئۆکرانیەکانە لەو شەڕەدا سوور بوونە لەسەر بەرپشدانەوەی هێرشی رووسیا و یارمەتیدانی لەشکەر و پەنابەرەکان لڤیڤ کە شارێکی 700,000 کەسیە بە تەلارسازی و کەڵتوری ناوبانگە بەهۆی هێرش ئاسمانیەکان هەر لە کاتی دەستپێکردنی هێرشەکانی رووسیاوە هاوڵاتیان پەنایان بردوتە ژێرزەمینەکان و پەناگاکانی تر تا ئێستا هیچ بۆمبێک نەکەوتۆتە سەر لڤیڤ بەڵام شاڕشکەکانی دەوروبەر کراونەتە ئامانج. سرکردەیە بلندێ ئێرانێ دەبێژە ئەمریکا بەرپرسیارە لە دۆ ڕەوشانها لە ئوکراینایە کە ئەو دەستێوەردانێ د کاروبارên نافخۆیین وی وڵاتیدا دکە. ئایەت الله علی خامنەی ئیرۆ سێشەمێ گوت ئەمریکا هێشت کو ئەڤێک لە ئوکراینایە ببە. وی ئەڤ تاوانباری دا ئەخافتنەکێداکردن کۆ تەلڤیزیۆنە دەولەتێ بەڵاف کرد. خامنەی گوت وڵاتێ وی لە هەر دەڤەرەکە جیهانێ لە دژی شەر و وێرانکردنەیە. تێزانین بەرپرسên ئێرانی شەرێ رووسیای لە دژی ئوکراینایە شەرمەزار نەکردنە لێ بانگا بداوی ئانینا شەر و چارەسەری سیاسی دکن. ئەنکەرا لە ڕۆژی سێشەمەوتی پەیماننامەیەکی نێونەتەوەیی جێبەجێ دەکات کە بە تورکیا ڕێگەدەدا لە داخستنی تەنگەوەیە خۆ دەربەندی استراتیژی بۆسفۆر بەڕۆی کەشتیە جەنگیەکانی وڵاتانی شەڕکەر. سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لە ڕاگەیاندنێکی ڕۆژی سێشەمەدا هەروەها سوور بوو لەسەرەوەی کە 10 ساڵ ناگرێت لە پەیوەندیەکانیدا نە لەگەڵ ئۆکرانیا و نە لەگەڵ رووسیا. پەیماننامەی مۆنتورکیۆسی ساڵی 1936 ئەو مافە بە تورکیا دەدات کە قەدەغەی هاتوچۆ کەشتیە جەنگیەکان دەکات لە تەنگەی دەردەنیل و بۆسفۆر لە کاتی شەڕدا. ئۆکرانیا لە تورکیا داوای کرد لە جێبەجێکردنی پەیماننامەکە و ڕێگاکردن لە کەشتیەکانی رووسیا. مدیا دولتا چینê îro sêşemê ragihand ku Çînê dest bi derxistina welatiyên xwe ji Ukraynayê kiriye ji ber metirsiya li ser silametiya wan piştî ku hevalbenda Bêjînê Moskoyê şer li dijî Ukraynayê kir. Rojnameya dewleta Çînê Global Times ji serrizarê berpirsên balîzxaneya Çînê lê Kiyevê ragihand ku roca dişemê dora 600 xwendekarên Çînê ji Kiyevê û Odesaya başûrê welêt hatin derxistin. Ew bi basan çûne welatê Moldova û balîzxaneya Çînê û polîsên xwecihî çavdêriya rêwîtiya wan kir. Raporta rojnameyê her wiha nîşan bi wêyekê da ku hezar Çîniyên din îro sêşemê dê werin derxistin bo Polanda û Slovakiya ku her du jî endamên Yekîtiya Ewropî ne. و باڵێتی ئۆکرانیا لە ئەمریکا لە سیناتورەکان دەڵێت وڵاتەکەی پێوەستی بە چەکێکی زۆرتری لەشکری هەیە لە کاتێکدا شەڕی رووسیا دەکات و سیناتۆرەکان لە کۆبنەوەی ئیوارەی ڕۆژی دووشەممە لەگەڵ باڵی زۆکسانە مارکۆڤا لە کانگرس بەوە گەیشتن کە خەریکی ئامادەکردنی دراوێکن بۆ یارمەتیدانی ئۆکرانیان لە کاتی ئەم تەنگەژەیەدا و کۆشکی سپی بە دوای 4 بیلیۆن دۆلارە لە یارمەتی لەشکری و مرۆڤایەتیانە. سینۆتارەکان کار دەکەن بۆ دابینکردنی تەقەمەنی وەک سیستمی دژە تانک و دژە فڕۆکە بۆ ئۆکرانیا. سەرۆکێ فەرەنسا ئیمانوێل مەکرۆن دوشەمێ پەیوەندیەکە تەلەفۆنیدا لەگەل لە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین داخواست کرد کە رووسیا عێریشا دژی سڤیلین ئۆکرانی ڕاوەستینە و ژێرخانەیە سڤیل نەکە ئارمانج و هەروەها بهێلە کە خەڵکی سڤیل بە سەلامەتی ڕیان بەکاربینن. به تایبەتی لە باشووری کیڤ کۆشکا ئەلیزیێ گوت پۆتین ئامادەبوونا خۆ بۆ پێگیریە بۆ وان هەر سێ خاڵان نیشاندا. ji bo şîrvekirina vê mijarê niha Kadarpîrê rêveberê rexistina Kurd bê sînor ji Fransayê bi riya Skype bimeraye. Dem baş mamoste Kadar Macron duh got û îro berpirsên Ukranî behsa kuştina sivîlan dikin. Frensî çawa nêzîkî vê yekê dibin. Silav û rêz bo te û bo temaşevanên binalawetev. Bi rastî Fransa ji destpêkê de dixwest şer nebe ji berî şer dest pê bike bi mehan Fransa tîkiliya de bû bi serokê Rûsya
بوتين بري شر بسير وجا ديسي تيكلي تليفوني هبون بري بحفتيكي بخد شو بور دخست كأفشر درنكبه لي بشتيك شر دست بيكر راقهاندنا فرنسي همجي إليزي تشتي داخلاني در كمان رسمي تم تأكيد كن جبو شر نبه آلی که دیدی جی کسین سیویل جانوا به پاراستن جه هر دو آلیاده تشتک هی یعنی دراغهاندنه ده او روس بین یان جی اوکرانی بین پر درو درده کوین یعنی یک جی ایرو ویدیو درکت سر اساسی که اف کشتی جیش روسی نگاهتن کشتن لی خیا کرد وقت ویدیوات فابریکات گل سوری دبون تمثیل بو مری رادبه خراس دیگه کسک داره و جی خوش دیگه بو خیا بکن مرینه ولو جی ده هجمار ده هر دو آلیاده ولو جی سر مثلا سیویلا شر ادوی بهوریه ده مگ شر تم قریجه شر تم نباشه شخو اگه پر زرار دی بینین و کسین سیویل بید لی فرانسا رولا فرانسا دی وی شر هان دی و بلجی دوزاویتش دی دکر ماکرونش دسپیک اگه هلبجارتنی درکت و بو سروک فرانسا دخواست که هیزک فرانسی اوروبی تایبت خورد چیوی به آنها ما مستقدر او چکرنا و هزه لسر آستا اوروبا تفدا جبلابیه گلک ولاتین اوروبی آنها اف مترسی در یعنی اف هشداری دانه و کتبیشن یعنی دوی ایدی بروانیا اوروپیان بهستر به و چند روزان برای گهداری کر ل اولف شولز شوکاری آلمانی کو بحثاوی کی کر یعنی دوی درباره ده ببورم گوت شوکار راویشکاری آلمانی دوی درباره ده اوروپا چه قصد کاره خو آماده بکه آلیه لشکری ده یعنی فرانسا بری حاضره بری آماده هزاوی هیه هزاوی تایبت جبو گجدر و شرب که هیه نج خلاف مثلا هزا دندری ولاد قوت اوی ایش در و هیه لی اوروپی تابعت وقتی هم دبی هزن اوروپی یعنی مثلا فرانسا علی کی آلمان دوا آلمان آگنیزی کی وی مثلا ندبو و ندخواست هز چیب به او جی ادبیت بندقطة امریکا دبو اتفاقیات وایل کلکی بروسارد مثلا غازید هبو لی پشتی شر اوکرانیا قدس بکر آلمان مدیگ وان بری فرانسیا دو زاویت تشتیکرن و حتی آلمان تحدید کرجی سری صدید دوجی میزانیا آلمانیا تبی و بده و مثلا هانگ هزک آیکیتیا اوروپا عسکری چه ببه جبو پاراستنا اوروپا جبرگه تشتیک بو یعنی هر کسی همش رو وکار دنیا تبیجی دگوتن و قط افشار شینا به تنه و دنگ به تنه و مثلا هر دو جمهوریت و يعني روس وقبول بك اعتراف بوابك ودوي اصلي دمني ودرباسي هدري وا جمهوريات ثانيه ببي جالي كده ما مستقدر جالي بدن دا جي روسيا جي پیش بینی و کی نکر کو یکیتیا اوروپی وها گرتی بعد و درباره دا وان جي لسر و پیوانا کو رنگ یکیتیا اوروپی هف كفت عالیه هلوستان دا و درباره دا فرانسا ام دزان کو گلک ولاتین اوروپی بحثا هنارتنا يعني بشاندنا چکان بو اوکراین جبو بروانی خوبه کر فرانسا و درباره دا هنکی تنوچین وهانین کو فرانسی ام بیژن آلیکارین شر راست بکن جبر رولا ماکرون نوبینکاره یان جی تشگیدن هيا نه يعني انا مثلا كاوروبيا قوم تشك بشي اوكرانيا نفس دقيقه مديك دستي واده اذا او تشكانا بريلو اوكرانيا بون بس كسي اعلان لكبو ولوجي فرنسا ازوي بهوري دم تشكي فرنسي لورن جلاشكر نلور بالبخار نجي هابل ورجبرغ امزانن جيفيني جنهال سينوري اوكرانيا بولندا دبن هم سياسي هم عسكري جي حاضري جي دبن همه اوروبی تایبت فرانسا وقتی قبل به اوروبی مثلا سیاسی عسکری فرانسا هجمارا کی رولا کی آوینای و اب کسی دی پیشگرتیا ویناد کن اب کسی که پیشگرتیا ویناد کن برینها یعنی او مطر ثروات نبولی تشتی گبو هج او ترستک من نبواناد و جاج نفر خو بدن پیشتا فرانسا از دوی بهوریه دم فرانسا هم چکوی هندری يعني اوكرانيا دهن اللي كييف بهني وهم عسكري مناجي نجيا بالنافا اوكرانيا نجيا من كييف يعني تخازي بيجي فرنسا لسر حد استا دبلوماسي واستا لشكري اماده دفي درباري ده ايرو بريطانيا بحثت شكيدين كبراستي تشكي بالكيش وكو او ددن او بجاره كو رنجا او روسيا يعني ج
ئەنجومەنە ئەولەکاریە نەتەوەی یەکگرتی ئەم ببێژن دەرخینن ددنا بەرچاوان ئەڤ یەک چی خاص ممکنەش ئالی ئەوروپیان ڤ ینی ئەم زانن رووسیا ئەندامەکە دەم درێژە ئەم ببێژن ئەنجومەنە ئەولەکاریە نەتەوەی یەکگرتیە چاوە دەکارن رووسیا ژێ دەرخن وێ نیکاربن رووسیا ژێ دەرخینن زاتەن وێ شاشیک مەزن بێ رووسیا ژێ دەرخینن ئەم دبینن بۆتین ینی ئێریشا کرد نەمەعقول بوو چەکێک بکار ئانین نەمەعقولن تصريحاتي قدن مثلا انه ما تشكي النووي ام امادنا حاضرا او جينا معقول يعني قال زيدي الشر وزيدي مرحلتين افيتين وقت قام تصريحات بفي شكل يجي هنبر وانا هبن يعني تشكينا معقول تشكي وين الراس بيجي برقوي شغي بوتين بسري وخبكه امبارح خدين دي بوتين اري ديكتاتوري اري تشكينا راس دكه هر کس بي تشتبي شرها شرمزار دكه ناخوازه به دخوازه برنگه کی اشتي افچروکو بله افغانی زرار بو ما مستقر ببره دمامکی ما تدبیجی و ماکرون دفن حول خوی دیپلماتی ماسیده به سرکه و رنگ بهلک و اف ایریشا روسیا دجی اوکراین راوسته اگر بکرتی برسوان بدی قال كي بكورتيجي رنج شر لسر عردي وبدو خياني كرين وماكرون قارب رنج كي دبلوماسي بجيبيني يا الله شبرج حردو اليات حسب هم روس وقت قوا بمين كتنت بانغايات مازنتي وخديس بيجين ماكرون بو رنج او دخازه هم اوكرانيجي وقت قوا ببين روس بسركه وخديس بيجين ماكرون خد جيب وقت دخازه وقت نيف درباس به لبوتين شرطي قدانين مجيء روسا ومجيء بوتين استخباراتي ما فهم كلي وش اخذ نقر حتى مثلا اتفاق كييف وغيرين بله خارط زرار بو ما مستقدار كدار بيري ريفبري رخصتنا كورد بسينورش فرنسا مرا بو جالكس باش بودماته باس خوش دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بڕێوایە ڕۆژی یەکشەممە دەنگ لەسەر دانیشتنێکی تایبەت بدات دژ بە شەڕی بێهێوکاری رووسیا لە دژی ئۆکرانیا. دەنگدانەکە چیش دەخاتە سەر بانگەشەکانی کۆشکی سپی بۆ یەکگرتنێکی نێونەتەوەیی بۆ پشتیوانی لە ئۆکرانیا و پێش وتاری ساڵانەی ئەمڕۆی سەرۆک بایدن دێت. ئارش ئەرەبەسەدی ئەم ڕاپۆرتی ئامادەکردووە هاوکارمان بەفرا نووری پێشکەشی دەکات. ئوکرانیا هێشتا لە ژێر هێرشی هێزەکانی رووسیادایە کە بەرەو کێفی پایتەخت لە پێشڕەویدان ئەمریکا و هاوپەیمانانی ڕۆژئاوا لەم چەند ڕۆژەی دواییدا سزاکانیان لە دژی ژێرخانی دارایی رووسیا زیاد کرد و بانکەکانی وەک VTB و ئەسپێر بانک کە دوو لە گەورەترین بانکەکانی ئەو وڵاتن کە نیوەی سیستمی بانکی رووسیا لە خۆ دەگرن کردویانەتە ئامانجی سزاکانیان. ئەو سزایانەی دوێنێ ڕامانگەیاندن رووسیای لەگەڵ ئێران داخستۆتە یەک دۆخەوە و لە سیستمی بانکی جیهانی دایبڕیون. ئێمە ئێستا سزامان خستۆتە سەر لە سەدا 80 بانکەکانیان و کەرتی داراییان و ئەمەش کارەکان بۆ سەرۆکوتن و حکوومەتی رووسیا زۆر زەحمەتر دەکات نەک وەک تەنها بۆ کاروباری بازرگانیان بەڵکو ڕێگریشە لە بەردەم بودجێ فراوانکردنی سەربازی و گەشەی داهێنان لە وڵاتەکەیاندا. ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا کە ڕۆژی پێنجشەمە فەرمانی داگیرکردنی ئۆکرانیای دەرکرد سزاکانی بەنادۆستانە ناودێرکرد و فەرمانی کرد هێزی بەرەنگاری ناوەکی لە ئامادەباشیدا بن. ئەمە شەڕێکی تەواو نادات پەروەرانەیە و پێم وایە کاتی ئەوە هاتووە کە زۆرێک لە کارداریەکانی ئەمریکا بیر بکەنەوە. من ئەزانم چەند سەختە و ئەمە بەرژەوەندی بازرگانیە و وەک وەزیری پێشووی دارایی لەوە تێدەگەم. بەڵام پێم وایە کاتیەوە هاتووە بیر لە پاراستنی ناوبانگمان بکەینەوە و هاوکاری ژێمێک نەکەین کە لەلاها بەهۆی هەموو ئەو کارانەوە کە کردوویەتی و ئێستاش بەرامبەر بە ئۆکرانیا دەیکات بەرەو کۆتایی دەڕوات. ئەمە دوای ئەوە دێت کە هێزەکانی ئۆکرانی کە تا ئەم کاتە زۆربەیان خەڵکی مەدەنی بوون
بوون تا ئیستا بەرەنگاری هەوڵەکانی رووسیا بۆ پێشڕەویکردن بەرەو پایتەختی وڵاتەکەیان بوونەتەوە. وەزارەتی بەرگری ئوکرانیا ئەم ڤیدیۆ پشتڕاست نەکراوەی بڵاو کردووەتەوە کە بانگەشەی ئەوە دەکا کە لە ڕێگای هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە کاروانێکی سەربازی رووسیایان تێک شکاندووە، بەڵام داوای پشگیری زۆرتر دەکەن بۆ بەردەوامبوونیان. کاتێەوە هاتووە کە هەموو دامەزراوەدارەکانی رووسیا لە سیستمی پارەدانی نێودەوڵەتی داببڕین. کاتێەوە هاتووە کە سزا بەسەر هەناردەی نەوت و گازی پوتیندا بسەپێندرێت کە ئەو وەک ئامرازی سەرەکی بۆ پاڵپشتی دارایی خۆی بەکاری دەهێنێت. ئێمە پێویستە پەلە بکەین و ئەو چەکانە کە دوێنێ ڕاگەیەندران بیانگەێنینە بەری شەڕ، وەک دژە تانگ، موشکی دژە فڕۆکە، تفەنگی قەناس، چەک و تەقەمەنی و کەرەستەی سوتەمەنی کە دەبوایە چەند هەفتەیەک پێش ئێستا ئەنجاممان بدایە، بەڵام درەنگیش بگات لەوەی هەرگیز نەگات هەر باشترە. لە سەر تاسەری جیهاندا خۆپیشاندانی لایەنگرانی ئۆکرانیا کە داوای ئاشتی دەکەن بەڕێوە دەچێت. لەوانە لە واشنگتۆن کە تێیدا بڕیارە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەمە وتاری ساڵانەی خۆی کە بە ستێت ئۆف دە یونیۆن سپیچ ناسراوە پێشکەشی بکە. دیارە ئەمڕۆ وتاری ساڵانەی سەرکوک پێشکەش دەکرێت لە کۆشکە سپیەوە کە وتارێکی ساڵانەیە بۆ کۆنگرس و هاوڵاتیانی ئەمریکی کە باس ئەو شتانە ئەکادن کە چی کردووە لە ماوەی دەرژایی ئەم ساڵەدا و چ شتێک ئەنجامداوە. هەروەها هەمیشە دوای وتاری ساڵانەی سەرک بۆش کۆماریەکان بەرسی دەدەنەوە و یاخود بەعکسەوە. بەڵێ ڕاستە و ئەوژی ینی ئیرۆژی ئەم ڕۆمارێکە زیندی دخوازم باڵا تەماشەوان بکشین سەرەکێک ئەم ڕۆمالێکە زیندی دوێ دەربارەیدا دکن ژ ساعت 8 ئێوارێ بدەمە واشنگتۆنی ئەنکو 4 دەستی سوێ بدەمە هەرێمە کوردستانێ و 3 دەستی سوێ دەمە سووریە ئەم ببێژن با کوڕۆژلاتی سووری وان هەرێمان وێ بێتە پێشکەشکردن ئەگەر بینەرێمە لە بەندامە بنم هاج چەند راپۆرتێکت وێ دەربارەیدا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئیرۆ ئێوارێ ئاخافتنا ساڵانەیە ستێت ئۆف دە یونیۆن پێشکەش دکە و شارەزا پێشبینی ئەوەیەکێ دکن کۆ ئەو تێدا باڵێ بدە سەر مژارن کۆ خەمین ئەمریکانن ژێ پەتایە کۆرۆنایە بگەر حتا بلندبوونا ئاستا ئینفلاسیۆنێ ئەو دێ هەروەها باڵێ بدە سەر قەزەنج و پێشکەتنên لە ئەمریکای بووی دە دەما سەرۆکتیا ویدا و هەروەها دژواریên کۆ جیهان ڕاستێ تێ دە ناودەژی قەیرانە یوکراینایە. کاتێک سەرۆکی ئەمریکا سێشەممە شەو یەکەم گوتاری سەبارەت بە دۆخی وڵات پێشکەش دەکات، بڕیار دەدات تا بە خەڵکی نیگەرانی وڵات بڵێت کە دۆخی وڵات بەهێزە هەروەک پێشتر جەختی لەسەر کرد. ئێمە سەر لە نوێ کار دەکەین، سەر لە نوێ دۆزینەوە دەکەین، سەر لە نوێ خولیامان هەیە و سەر لە نوێ پێشەنگی جیهان دەکەین. لە وتاری چاوەڕامکراوی لە میانەی قەیرانە جۆراوجۆرەکان و هەروەها کە بۆ گشت خەڵکی ڕەخنەگر پێشکەشی دەکات بۆ هیوای کە بتوانێت سەرۆکایەتی خۆی دوای یەکەم ساڵی سەختی خۆی لە کۆشکی سپی هەروە سەر لە نوێ دابڕێژێتەوە. باربارا پێری بەڕێوبەری لێکۆڵینەوەکانی سەرۆکایەتی لە زانکۆی ڤیرجینیایە. ڕاستیەکان پشتیوانی لە سەرۆک دەکەن ئەگەر لە ڕاستیدا ئەوە بڵێت کە هەموو سەرۆکەکانی تر توانیان بێڵێن و ئەویش ئەوە کە دۆخی وڵاتی ئێمە بەهێزە و هەڵبەت بەهێزە. هەروەها و خانمە ئاماژە بە دۆخی ئابووری وڵات دەکات کە پێشکەوتنی هەبووە. بەرهەمهێنانمان بەرزە لە ڕووی ئابووری و سەبارەت بە بێکاری پلەکەی نزیکەی هەر ئەوەیە کە ئابووری زانان پێشبینی دەکەن کە کاری تەواو هەیە. بەڵام قەناعەت پێهێنانی خەڵک و گوێگرانی کارێکی سەختتر دەبێت. لە دەمێکدا لەگەڵ خەڵکێکی ماندوو بێهیوا لە هەموو شت ڕوبەرەوە جا لەو پەتایی کە خەڵک بەگشتی لە 2 ساڵەوە تووشی هاتووە بگرێت تا دەگاتە بەرزبوونەوەی نرخی شتومەک، بای بنزین و قەیرانێکیش کە لە سەرانسەری ئوروپادا خەریکە بتەقێتەوە. دەزانم ئەوە سەختە و خەڵکی ئەمریکا تووشی سەخڵەتین، هەرچی لە دەسەڵاتمدا بێت ئەنجامی دەدەم بۆ ئەوەی ئەو ئازارەی خەڵکی ئەمریکا هەستی پێدەکەن سنوورداری بکەم. ڕاوەرگرتنەکان نیشان دەدەن کە تەنیا 1 لە 4 بەشی خەڵکی ئەمریکا باوەڕیان وایە ئەو وڵاتە ڕێڕەوێکی ڕاستی گرتوۆتە بەر. پلەی لە ئەنگریکردن لە بایدن نزمە و خەڵکێکی زۆرتر پەسەندی سەرۆکایەتی ئەو ناکەن تا ئەوەی پەسەندی بکەن. پێری دەڵێت سەرۆک سێشەمە لە دەمێکدا هەوڵدەدات بە سەرکەوتنەکانی بەڕێوەبەراتیەکەی دڵخۆش بێت لەگەڵ مەسەلەی پارسەنکردنی دۆخی وڵات ڕوبەڕوویە، لە هەمان کاتیشدا ئاگایی دەدات کە لە سەختیەکانی وڵات تێدەگات.
ئەوە خاڵی پارەسەندکردنە ئەو هێڵە باریکەی هەر سەرۆکێک دەبێت بیپێوێت واتە لەو دۆخانەی کە وڵات لەگەڵ گرفتان ڕوبەڕوو دەبێت سەرۆکی ئەمریکا ناتوانێت هەموو خەڵک خۆشحاڵ بکە دەبێت لە ئەمە بەولاترەوە هەنگاو بنێن بەڵام دەبێت ئەوە ئەنجام بدات کە بیڵ کلینتۆن دەیگوت هەست بە ئازاریان بکە بایدن توانیوێتی ئەمە لە خۆی پیشان بدات بێت ئەو چاوەڕوانیە لە سەرۆک هەبێت کە بتوانێت سەبارەت بە ناڕازایەتیەکانی خەڵک هاوسۆزی نیشان بدات و لە هەمان کاتدا تیشک دەخاتە سەر سەرکەوتنەکانی خۆی وەک 6,600,000 کاری خوڵقاندووە گرتنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو خەڵکدا کەم کردوێتەوە لە دەمێکدا ڤاکسین لێدان و دەرمانی بۆ دابین کردوون و هەروەهاش پەسەندی بەرنووسی یاسای دوو پارتی بۆ خزمەتگوزاریەکانی سەرەتایی کردووە کە سەرۆکەکانی پێشوو خۆیان لێ دەرباز کرد. ئێمە کارێکمان کرد کە دەبوایە زۆر پێشتر بمان کردایە لە مێژە واشنگتن باسی لێوە کراوە بەڵام هەرگیز ئەنجام نەدراوە. هەروەها چاوەڕوانی دەکرێت بایدن لەسەر بەرەو پێشبردننی بەرنامە چاقبەستوەکانی خەرجی نێوخۆی جەخت بکات. ئاشکراکردنی استراتیژیەکانی خۆی بۆ بەرەنگاری لەگەڵ ئاوسانی دراوی و تاوان درێژە بدات و ڕێز لە بژاری خۆی بگرێت کە خانمی کێتانژی براون جاکسۆنی وەک یەکەم خانمی ڕەشپێست بۆ دادگای باڵای وڵات بربژار کردووە. ئەوە دەبێت لەو خانەیە دابێت کە ئەمە ئەو کارەیە کە من بۆ وڵاتەکەم کردومە ئەمە ئەوەیە کە بۆ مێژوم ئەنجام داوە. بایدن گوتاری ساڵانەی لێدمێکدا پێشکەش دەکات کە گەورەترین تاقیکردنەوەی جیهانی لەسەر کۆماریەکەی دەکردرێت و جەخت بکات کە قەیرانی ئۆکراینە دەکرێت چواتایەکی بۆ خەڵکی ئەمریکا هەبێت لە دەمێکدا ستایشی یەکێتی هاوپەیمانی ئەمریکا بکات کە جیهان ڕوبەڕووی هێرشی مەترسیداری رووسایە. وەک بە باشی ڕوونم کردەوە ئەمریکا بە تەواوی توانە و دەسەڵاتی هەیە کە بەرگری لە بیست بەبستی خاکی ناتۆ بکات و لایەنی باشیشی ئەوەیە ئەمریکا هەرگیز ئەوەندەی ئێستا یەکگرت و جددی نەبووە. لە دەمێکدا چەند مانجێکی بۆ هەڵبژارنەکانی نێوان 2 ساڵی سەرۆکایەتی لە مانجی 11 داماوە دموکراتەکان هیوادارن کە گوتاری بایدن لە سەردۆخی وڵات پشتیوانی و بەهێزی پێویست بۆ سەرۆکایەتیە بەگرفتەکەی دابین بکات. پێم وایە لەبارەی ئەفغانستانەوە لاواز بووە هەروەها لەسەر مەسەلەی ڕێکەوتنی سێلایەنی ئاسایشیش بە هەمان شێوە بووە بەڵام دەبینین تیمەکە بە شێوەیەکی جددی هەوڵی دیپلۆماسی دەدات کە چۆن وڵاتانی جیاواز بە بەرژەوەندی جیاواز و ئەولەویەتی ناوخۆی جیاواز کۆ دەکاتەوە و جەخت لەسەر وەڵامدانەوەیەکی تۆکمە دەکات و ئێمەش وەڵامدانەوەیەکی تۆکمەمان بەدی کردووە. بەڵام پێری ئاماژەش دەکات کە تەنانەت بەهێزترین وتاری ساڵانەش کە تا ئێستا پێشکەشکرابن لە ڕووی مێژووییەوە نابێتە هۆیەوەی پلەی پشتیوانی و لایەنگری بەرێتە سەر. بەلێ بینەر هێژام باڵەوە دیکشینی سەروەیەکێک وەک گوتی ئاخافتنا ستیت ئۆف دیونی یا جو بایدن ئیرۆ سعات نەهێ بدەمە واشنگتۆنی ئەنکو سعات سێ بدەمە هەرێما کوردستانی تێپێشکەشکردن ئەم ژی دەنگی ئەمریکا بە ئەوەکی زیندی بۆ سێ دەمژمێران جۆرە پێشکەشکردن دناودامی راپۆران هەفپەیڤینان و ئاخافتناویە زیندی جوەرە پێشکەش بکەن. کورد کنشن بەداوی هات هەر شاد و بەختەوەر بن. بمینە خۆش.